من داخلی شەمە بەخێر هاتنتان دەکەم بۆ بەرنامەی دیداری ڕۆژ لە دەنگی ئەمریکا لە واشنگتن. مردنی سەرۆککۆماری ئێران ئیبراهیم ڕەئیسی لە کاتێکدایە گرژی و ئاڵۆزیەکانی شەڕی ئیسرائیل لە هەڵکشاندان. ناکۆکی گەورە لەسەر پشتیوانیکردنی ئێرانە لە گروپە چەکدارەکانی وەک حەماس، حزبوڵڵا و حوسیەکانی یەمەن کە ئێستا هەمویان لە یەک بەرەدان لە شەڕی دژی ئیسرائیلدا. هەرچەندە سیاسەتی گشتی ئێران لەلایەن عەلی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران بەڕێوە دەبرێتن، بەڵام سەرۆککۆمار لەم وڵاتەدا ڕۆڵی هەیە لە چۆنیەتی مامەڵەکردنی دام و دەستگایە حکومیەکانی ئێران لەگەڵ هاوڵاتیانی خۆیاندا. ئایا مەرگی ڕەئیسی تا چەندێک کاریگەری لەسەر سیاسەتی ناوخۆی و دەرەکی دەبێتن بۆ وەڵامدانەوەی چەند پرسیارێکی دەنگی ئەمریکا میوانداری بەڕێز عەبدوڵڵاهی موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەکەین. زۆر بەخێر بێی کاک عەبدوڵڵا. زۆر سپاس. با باسی کاریگەری مردنی یان مەرگی ڕەئیسی لەسەر کێشەکانی هەرێم و ئەو وڵاتانەی کە دراوسی ئێران بکەین تا چەندێک کاریگەری دەبێت. پێم وانییە کە نەمانی ڕەئیسی کاریگەریەکی ئەو تۆی ببێ نە لەسەر سیاسەتی ناوخۆیی و نە لەسەر سیاسەتی ئیقلیمی و ناوچەیی و نەتەنەک لەسەر سیاسەتی جیهانی و نێونەتەوەی دەوڵەتی ئێرانیش. بەهۆی ئەوەی کە عەلی خامنەئی هەموو دەسەڵاتەکانی لە دەستدایە یان خۆی بڕیاردەری سیاسەت و استراتێژیکی ئێرانە؟ ڕەئیسی کەسێکی نەزان و ناکارامە و تەنانەت چوار ڕستەی فارسیشی بەڕێک و پێچی نەدەزانی بڵێ. لەبەرەوە هیچ کارە بوو و هیچ نەزانیش بوو کە ڕاستە لە پۆستێکی گەورە دانیشت بوو وەکو سەرکۆماری ئێران، بەڵام بەڕاستی بۆ ئەو پۆستە نەدەبوو، بەس کار بەڕێکەر بوو. لە کار بەڕێکەریەکەشیدا کەسێکی نەشیاو بوو بۆ کارەکە، هەر بۆ حاڵی خۆیان دەنا لەگەڵ خەڵک کە چاک نەبوو ئەوە هیچ، بۆ حاڵی خۆیان وەکو ڕژیمێک وەکو نیزامێکیش کەسێکی کارامە نەبوو. بێجگەلەوە سیاسەتی ئەمنی لە ناوخۆی وڵات، سیاسەتی عەسکەری و سەربازی، سیاسەتی ناوچەیی و جیهانی هەمووی عەلی خامنەی دیاری دەکا بە دەست و پەیوەندەکانی خۆیەوە. شتێکە لە ئێران پێی دەڵێن بەیتی ڕەهبەری. بەیتی ڕەهبەری ئەوانە دیاری دەکا. ئەو کار بەڕێکەرێک بوو لە بەیتی ڕەهبەری داینابوو. ئەگەر دیقەتیش بکەی مەسەلەن جۆری تەعزیە و باسکردنێکی کە خامنەی باسی قاسمی سولەیمانی یا سەردارەکانی سوپای پاسداران کە کوژراون دەکا زۆر جیاواز بوو. مەرجی ڕەئیسی زۆر بە سووک و هاسان گرت و وتی ئاو لە ئاوتەکان ناخواون نەخێر هیچ نابێ و نەبۆی گریا و نەبۆی هیچ بوو، یعنی کەسێکی ئەو تۆ نەبوو. باشە هەندێک کەس گومانیان هەیە لە بابەتی ڕووداوەکەی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەری کە ڕەئیسی تیا بووە. ئێوە چی دەڵێن؟ کەس نازانێت جارێ ڕژیمە دیکتاتۆری و تۆتالیتەرەکان کە قەت ڕاستی باس ناکەن، ئەگە جارێکی ڕاستی باس بکەن خەڵک باوەڕیان پێ ناکە. لەبەرەوە معلوم نییە بەڕاستی چۆنە. من لە زۆر کەسم بیستووە خەڵکانی بسپۆر کە پەنجە بۆ ئەوە درێژ دەکەن دەڵێن لەوانەیە دەستێوەردانێک بوو بێت لە هەلیکۆپتەرەکەدا. دەستێوەردانێک دەرەکییان ناخێت کەس باسی دەستێوەردانی دەرەکی ناکانە. ئەمریکا کە خۆی دەبوێرێ ئەسڵەن لەگەڵ شەڕ بەدژی ئێران لەگەڵ ئێران و نەتەنانەت ئیسرائیلیش کە لە ناکۆچیەکی توندوتیشدان لەگەڵ ئێران، بەڵام ئەوانەی من لێم بیستون و لێزانن، من بۆ خۆم لە باری تەکنیکی ئەو شتێکی لێ نازانم و دەستڕەسیشم بە زانیاری ناوخۆی ڕژیم نییە، بەڵام خەڵکانێک هەن هەیەە من لەوانم بیستووە دەڵێن ئەگەری ئەوەش هەیە، بەڵام جارێ ڕوون نەبووتەوە، هیچ شتێک لەو بارەیەوە ڕوون نییە. ئەگەر ببێ ناوخۆییە. باشە کاک عەبدوڵڵا جەناب دەڵێ مەرگی ڕەئیسی هیچ کاریگەرینە لە سەر سیاسەتەکانی دەرەوە ناوخۆ دەبێ لەبەر ئەوەی کابرایەک بوو کار بەڕێکەر بووە، بەڵام زۆر لایەن لەم کاتەدا دەڵێن کە ڕەئیسی ئامادە دەکرا کە جێگای خامنەئی بگرێت وەکو ڕێبەری باڵا، ڕێبەری ڕوحی ئێران. بۆ دەبێ شتی وابێ، بۆ نایدا بە کوڕەکەی خۆی. موجتەبا خامنەئی
کوڕی دووەمی ئایەتوڵڵا خامنەییە و زۆر ئامادەترە بۆ ئەو کارە، زۆر عەقڵترە بۆ حاڵی خۆیان، زۆر زیرەکترە بۆ حاڵی خۆیان. ئەخر بۆ حاڵی خۆیان ئەوان بۆ حاڵی خۆیانیان دەوێت، کاریان بەوە نیە ئێران وێران دەبێیان نە یا هەموو ناوچەکە ئاگری تێبەر دەبێیان نە، بۆ حاڵی خۆیان دام و دەستگای ئەمنی بەدەستە، ئیتلاعاتی سوپای پاسدارانی بەدەستە، پوڵ و سەروەت و سامانێکی میلیاردی و دەیان و سەدان میلیاردی بەدەستە، جمگەکانی دەسەڵاتی هەموو پێیە، لە 12 ساڵ لەوە پێشەوە لە پشتەوە هەمەکارەیە لە مەکتەبی باوکیدا گەورە بووە، کەسێکی زۆر دەزڕۆیوە، بۆ دەبێ بیدەن بە کەواتە ئەو بۆ چۆنە ڕاست نییە. ئەمن قەتم پێڕاز نەبووم، هەر من نیم، یعنی خەڵکانێکی کە زۆر پسپۆریشن من لێم بیستون، لێم خوێندونەوە یا قسەم لەگەڵ کردوون، هەر ڕێیان هەمیشە وا بووە کە موجتەبا خامنەی ئامادە دەکرێ ناوی بووە بە ئایەتوڵڵا، حتا بە ناوی ئایەتوڵڵا عوزما ناوی دەبەن، سەرانی سوپای پاسداران هەموو ئیتاعاتی لێ دەکەن، دەستگاهای ئەمنی لەگەڵن و پوڵی هەیە و چەکیشی هەیە و باوکیشی ئەمەکارەی وڵاتە، بۆ دەبێ بیدەن بە کەسیدی بە تایبەتی ئەخە شتێکیش لە بەرچاو بگرن. خومینی دوای خۆی کە نەکوڕیمە نەنەوەیمە، یعنی وەک ئیبادەکردن بنەماڵەی خۆمینی ئیبادەکرا، دەزانێ ئەگەر کەسەکە بەدەست خۆیان نەبێ ئەمانیش ئەو چارە نووسەت لەوانەیە توش من دواتر، بۆیە من پێم دەرسێک لە خومینی وەردەگرن. باشە زۆر لایەن کاک عەبدوڵڵا ئێستا هیوای وان هەیە یان پێشبینی وا دەکەن کە وەزعێکی نائارام لە ئێران دروست بێ دوای مەرگی ڕئیسی تا ئەو کاتێک کە هەڵبژاردننی سەرۆکاتی دەبێتن. تۆ چی دەڵێ؟ پێشبینی وا دەکەیت؟ وڵای خۆوا بێ، بەڵام بە گوێرەی دەستوری ئێران، یاسای بنەڕەتی ئێران، دەبێ جێگری سەرۆک کۆمار لەسەر ئیزنی ڕەهبەر ببێتە ڕئیس جومهوری بە وەکالەت تا ئەو وەختە پێشبینی وەزعێکی تایبەت دەکرێت لە ئێرانە؟ پێشبینی ئەو جۆرەشتانە هیچ وەخت کارێکی سادە و هاسان نییە. ئێران زۆر گرفتی هەیە، گرفتی ئابووری هەیە، گرفتی گەندەڵی هەیە، گرفتی ناکارامەی هەیە، گرفتی بێکاری هەیە، گرفتی شەڕی بێبڕوایی و لاچوونی و نەمانی ڕەوایی حکوومەت، شەرعیەتی حکوومەت هەیە، قەیرانی دەرەکی هەیە، لەبەرەوە هەمیشە موچینە تەقینەوە ببێ کە بوو پار و پێراریش، بەڵام بەم بۆ نەتایبەتیەوە ببێ یان نازانم بۆم قابل. ئاخر لە سەردەمی ڕئیسی شۆڕەشی ژینژیان ئازادی دەست پێ کرد و هەر لە سەردەمی ڕئیسیە سەرکوتش کرا. بەڵەوا بوو. بەڵێ بۆیە من ئەو پرسیارە دەکەم، بەڵام پرسیارێکە لەوەدایە بۆ شۆڕەشی بە ناوی شۆڕەشی ژینە ئەمینی سەر نەکەوت؟ هۆیەکان چی بەڕای جەنابەت؟ ئەو زۆر لێکۆڵینەوەی دەوێ، بەڵام دەتوانین بڵێن چەندین هۆکاری بوو. هۆکارێکی گەورەی، یعنی گەورەترین هۆکاری دەگەڕێتەوە بۆ سەرکوتی خوێناوی و بێبەزەیانەی خەڵک، کە خەڵک هیچیشی چەکیان پێ نەبوو، هیچیشی بۆ توندوتیژی نەهات بوون، ئێعترازاتێکی هێمنانە بوو، ئاشتی خوازانە بوو، وڵاتیان ئاور تێبەر نەدا، خەڵکیان نەکوشت، هێرشیان نەکردە سەر بنکەکانی حکوومەت، بەڵام سەرەڕای ئەوانە بە تونترین و بێبەزەیانەترین شێوە سەدان کەس کوژرا، هەزاران کەس کوێر و نوقسان کرا و دەیان هەزار کەس دەست بەسەرکران و گیران. وە من هۆکاری سەرەکیەکەی دەگەڕێنمەوە بۆ ئەوە، بەڵام بێجگەلەوە حەقیقەتی ئەوەیە ئەم شۆڕشە ئەگەرچی هەموو لە کوردستان دەستی پێکرد و چەخماغەکەی لە کوردستان لێدرا و قەڵای قامیمیشی هەر کوردستان بوو، بەڵام بڵاو بووەوە خۆشبەختانە بۆ هەموو ئێران لە تاران و لە لوڕستان و گیلان و بەلوچستان و چزانم هەموو ئێران بڵاو بووەوە، بەڵام نەگەیشتە ئەو ئاستە لەباری جەماوەری بوون و حەشیمەتی بەشدارەوە
نەگەیشتە ئاستی ئەوەی کە لە هەر خۆپشاندانێکدا سەدان هەزار و میلیۆنەها کەس بەشداری بکەن، نەگەیشتە ئاستی ئەو ڕادە لە جەماوەری بوون کە ئەگەر بگاتە ئەوێ لەوێ ئیتر حکوومەت پەرەلایز دەبێ، ئیفلیز دەبێ، هیچی پێ ناکرێت، پەچی دەکەوێ. ئەگەر چی حکوومەت زۆر کەوتە زۆر فشارەوە، زۆر کەس پێیان وابوو لە ئەگەر و نەگەردایەمانەوەی ڕژیم، بەڵام مابووی هێشتا قۆناغێکی مابوو کە خەڵک بە بەشداری فراوانی میلیۆنەها کەس بیکەن بە ڕاپەڕینێکی گەورە. سێهەمین هۆکاریش بە بڕوای من ئەوە بوو کە لە ماوەی ئەو چەند مانگە شۆڕشەدا بەدیلێک ساز نەبوو کە نوێنەرایەتی بکە هەمووان کۆکاتەوە لە ژێر چەتر و نوێنەرایەتیەک بکە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی. چەندین هەوڵدران، بەڵام هیچیان لە ئەنجامدا سەرکەوتوو نەبوو. من ئەوانە بەوە کار دەزانم. بەڵام دیسانەوە دەوتری کە تا ڕادەیەک گۆڕانکاری ئیجابی کرا، یعنی لاپەڕەیەکی زۆر نوێ و جیاوازی لە مێژووی ئێران و لە مێژووی سیاست و خەباتی ئێران و بە تایبەتی کوردیش هێنا ئاراوە. پێش هەموو شتێک هاوپشتیەکی گەورەی بۆ کورد فراهەم کرد لە ئێران. 40 ساڵ پرۆپاگەندەی ڕژیمی کۆماری ئیسلامی کوردی وەکو پیاوکوژ وە بزوتنەوەکەی وەکو بزوتنەوەیەکی تێرۆریستی لە قەڵەمدا بوو. ئەمە پاک بووەوە، دیارە شۆڕشەکە کردی، بەڵام خەڵکانێکیش کە هەوڵیاندا ببن بە دەنجی ئەو شۆڕشە و پەیامی ئەم شۆڕشە بگەێنن بە ئێرانیش و بە دنیاش، ئەوانیش بێتەسیر نەبوون. من بۆ خۆم یەک لەوانە بووم. پەیامێک کە درا خەڵکی ئێران بەخۆشیەوە وەریگرت. دروشمەکەی ژنجیان ئازادی خەڵکی ئێران وەریگرت، نەک خەڵکی ئێران، جیهان ئەو دروشمەی وەرگرت لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە. بۆیە من ئەو توانەوەی بەستەڵەکی ترس و نەفرەتی کە بوو ئەوە بە دەستکەوتێکی گەورە دەزانم. و پێشم وایە ئەگەر ئێران بیەوێ گۆڕانکاری بمانەوێت لە ئێران گۆڕانکاریەک بێت تەنها بەدەستی کورد ناکرێت. کورد ڕنگ بێ لە سەفی پێشەوە بێ، ڕنگ بێ لە هەمویان پێیگیرتر بێ. چەند جار لە شۆڕشەکان چەند جار لە کورد لە پێشەوە بوو، هەروە بووە. بەڵام لە پێشەوەش نەبێت، دواتریش دەست پێ بکە، بەڵام سنگەرێکی قایمە کورد. بەڵام بەتەنێ توانایی گۆڕانکاری گەورە و بنەڕەتی لە ئێراندا نییە. دەتوانێت ئیزعاج بێ بۆ حکوومەتی مەرکەزی، و ئەمە قسەیەک نییە من بیکەم. دکتۆر قاسم و شەڕێی وا بوو، من زۆر جار لێم بیستەوە و نووسیویشیەتی. کوردی باشووری شەروایە، ینی هەروە سەرێشەیەک بێ بۆ حکوومەتی، دەتوانێت سەرێشەیەکی گەورە بێ، دەتوانێت نەهێڵێ حکوومەت سەقامگیر بێ. بەڵام ئایا حکوومەتێکی تازە بە دەستور و قانونی ئەساسیەکی تازە بێتە گۆڕێن نظام بگۆڕێ، یا گۆڕانکاری گەورەی کۆمەڵایەتی و سیاسی پێک بێ لە سەرتاسەری ئێران؟ شتی ئاوا بە تەنها بە کورد ناکرێت، بریا کرابایە بەڵام ناکرێت. بۆیە ئەم پێکهاتنی ئەم بڕوا و ئیعتیمادە ئەوە گەورە بوو. دووهەم ئەوەیە کە ڕەوایی حکوومەت زەعیف بوو، حکوومەت ڕەواییەکی ئەو تۆی نەما بوو. بەڵام دیسانیش نەک لە بەرچاوی تەنها خەڵکی ئێران، لە بەرچاوی جیهان و هەموو کۆمەڵگەی نێونەتەوەیی ڕەوایی و شەرعیەتی دەسەڵات لە ئێران بە تەواوی چووە ژێر پرسیارەوە. ڕژیمی ئێرانی زۆرتر پێتەریک کەوتەوە لە جیهان، پێڕیسواتر بوو، پێی زەعیفتر بوو. بۆیە من زۆر بە کاریگەری گەورە و گرنگی هەیە کە دەتوانین زۆر زیاتریشی لەسەر بدوێن. کاریگەری ئەرێنی ایجابی بوو. من حەزەکەم باسی ئەمریکا و هەڵوێستی ئەمریکا بکەم لەسەر کێشەکانی ئێران بە تایبەتیش. بەڵام پێش ئەوە بابینە بابەتەکانی کورد و زۆر حەز دەکرد باسی کورد و ڕۆلی کورد بکەیت. بەڕەخنەیەک نەک لای من، لای خەڵکانی کە بیستم دوای ئەوەی کە جنابەت لەگەڵ کوڕیشا پەیوەندیەکت هەبوو، ڕخنیان هەبوو. تۆ چی دەڵێ؟ ینی بۆ لەگەڵ کوڕیشا بۆ نمونە ئێتلافەکە وهات، ئەمە بۆ پەیوەندی تایبەتی و شەخصی من و کوڕیشا نەبووە. ئێتلافێک بوو و بەشداری هەردوو گلامان لەو ئێتلافەدا بوو. با چەند شتان عەرزکەم لێرە. یەکەم، دەبێ فەزا و ئەتمۆسفێری ئەو سەردەمە بێنینەوە بەرچاو. ئەو سەردەمە خەڵک لە ئێران بە کوردیشەوە
خوازیاری یەکگرتووی ئۆپۆزیسیۆن بوون، دەیانویست بەدیلێک پێک بێ، دەیانویست دەنجێک بێ لە گەرمەی شۆڕەشی ژینە ئەمینی دەمە بەس وڵا بەڵێ لە گەرمەکەیدا بەداخەوە لە گەزایەکێک لە مشکلاتی ئەم ئێتلافە ئەوە بوو درەنگ دەست پێکرا، نەک بۆ کرا، بۆ درەنگ کرا. بۆیە تقریبەن لە دامرکانەوە بوو وەختێک ئەم ئێتلافە شکلی گردو. بۆیە ئەم ئێتلافە وەڵامدانەوەیەک بوو بە خواستی خەڵک لە کوردستانیش و لە هەموو ئێران لەوانە لە کوردستانیش بەشێکی زۆر لە کوردستانیش کە بەدیلێک شکل بگرێ کە ببێتە دەنجێک و ئەو بەدیلە بتوانێت کاریگەری هەبێ لەسەر بەخشینی هیوا و هومێت بۆ خەڵکی ئێران بۆ گۆڕانکاری و ببێتە نوێنەرێکیش کە کۆمەلگەی نێونەتەوی بدوێ لەگەڵی و سەرەتاکانیشی دەرکەوت بوو بەڕاستی وەزارەتی خارجی بەسەر هات ببوورە بەڵێ وەزارەتی خارجی ئەمریکا، ماکرۆن ڕئیس جمهوری فەرەنسا، پارلمانی نۆروێژ و زۆر لایەنی دیکە ئاڵمانیەکان ئەوانە سەرنجیان ڕاکێشرا بوو. ئەمە لە چەند هەفتە زیاتر دەوامی نەهێنا بۆیە دەیتوانی کاریگەریەکی ببێ. کاک عەبدوڵڵا وەکو سەرەتاش پێشەوەی بوو توێژەکەمان دەست پێ بکەین ئەترافی ئەوم کرد کە زۆر وردەکاری وەزعی پارتە سیاسیەکانی کوردستانی ئێرانیان ڕۆژهەڵات نی من خۆم، بەڵام هەموو وەختی کە باسی لەکێک لەگەڵ شیکەرەوە بێتتر برادرانی سەرکردەکانی حزبەکان ببین و پرسیای لێ بکەم ئەو پرسیارم لە خەیاڵدا هەموو جارێک ئایا لایەنێک لە ئێران هەیە غەیری کورد ئامادە بێ بۆ تەحالوفێک لەگەڵ کورددا بکاتن، تەحالوفێکی استراتیژی لەگەڵ کورددا بکاتن؟ تەحالوفێک کە ئێستا هەبێ، یعنی ئێستا بکرێت تەحالوفێک بکەی دەبێت لەسەر لابردنی ئەم ڕژیمە و سەرەتای دامەزرانی ڕژیمێکی تازە بێ بۆ داهاتووی دوور جارێ ناتوانانی پێشببینی بکەی و وەختیشی نهاتووە. سەردەمێکی نوێ دێتە ئاراوە دوای نەمانی ئەم ڕژیمە ئەگەر شتی وا ڕوو بدا کە دەبێ حکوومەتێکی ئینتیقالی، تۆ تا حکوومەتێکی ئینتیقالی زیاتر ناتوانانی بڕۆی بۆ درێژخایەن جارێ ئێتلافەکە بۆیە ئێتلافەکە بۆ لابردنی ئەم ڕژیمەیە. بەڵام وەکو تەحالوفێکی استراتیژی لەسەر ئاستی ئێران چووکە خۆیان بۆ نمونە ئێوەش خەڵکی ئێرانن، خەڵکی ئەو وڵاتەن. ڕاستە کوردستانە بە ئەوەی کە هەموو کوردێک وڵاتی کورد و کوردستانە، بەڵام وەکو سنووری وڵات لە ناو ئەوەدان وەکو چۆن کوردەکانی باشوور لەگەڵ عێراقا ئەو پەیوەندیە فدراڵیان هەیە. مەبەستم ئەوەیە لە ناو ئێراندا لایەنێک هەیە کە ئەو شێوە پەیوەندیە لەگەڵ کورددا بکاتن. ئەمن پێم وایە هەیە و دەتوانێت ببێ، بەڵام کورد نابێ سیاسەتی خۆ بە تاقخستنەوە و خۆدابڕانی ببێ. ئێمە وەکو کورد دەتوانین دوو جۆر ڕەفتار بکەین، یا ئەوەی بڵێن کارمان بە کەس نییە، کورد پرسی تایبەتی خۆی هەیە کە هەیەتی، کورد پرسی تایبەتی خۆمان هەیە، کارمان بە خەڵکی نییە، کەسیش لەگەڵ ئێمە نییە، کەسی ژێمەی خۆش ناوێ، هیچ کەسدان بە مافی ئێمەدا نانێ، داگەوا بێ سەری خۆمان بۆ بێشێنین، خۆمان بۆ سووک بکەین، نەوەڵای ئێمە لە ماڵی خۆمان دەمێنینەوە و لەگەڵ کەس هاوکاری ناکەین. ئەگەر ئەمە سیاسەتمان بێ، سیاسەتی خۆدابڕاندن و خۆ بەتاقخستنەوە لە دابشکردنی دەسەڵاتی سبەینەی ئێران، نە هەر دەسەڵات، لە داڕشتنەوەی سبەی ڕۆژێکی ئێران لە دەستورەکەی لە موئەسسەساتی سبەی ڕۆژی ئێمە ناتوانین داوای بەش بکەین، فقط دەتوانین دەست بگرینەوە، فقط دەتوانین خوازیار بین. من عقیدەم بەڵام ئەگەر وەڵام نەبوو لە لای دەبێ هەوڵی بۆ بدەین. هیچ کەس بەقەد کورد زەرەرمەند نییە لە مانەوەی ئەم ڕژیمە، هیچ کەسیش بەقەد کورد سوودمەند نابێ لە لابردنی ئەم ڕژیمە و گۆڕانکاری سیاسی. بۆیە ئێمە بۆ خۆمان دەبێت لە سەفی پێشەوەی دروستکردنی ئێتلافێک بین، وە لە هەر ئێمە نەدەبێ بێدەنگ بین لەسەر مافەکانمان و نەدەبێ بەهۆی ئەوەی مافمان دەوێت خۆمان کەنار پشێشین و کەس نەدوێنین و لەگەڵ کەس داخل بە ئێتلاف نەبین. دەبێ مافخوازیش بین،
بەشداری لە دەسەڵاتی سیاسی دەبێت لە ڕۆژ لە ئێستاوە دەست پێ بکە. ناتوانی ئێستا جەنابەت بە من بڵێ ئەگەر کوردی عێراق لە ساڵی 1991 و دواتر لە ساڵی 2003 بەشداری گۆڕانکاریەکان نەکردبایە، بەشداری معارزەی عێراقیان نەکردبایە، هاوکاری ئەمریکایان نەکردبایە، ئەو کیانیان دەبوو کە ئێستا هەیەە نیان دەبوو. تۆ دەبێت لە سەرەتاوە لە داڕشتنەوەی قانونی ئەساسی، لە داڕشتنەوەی نیزامی نوێ، لە ڕووخاندنی نیزامی کۆن لە هەموویدا بەشداربی. و بەڵام دیارە خۆ من ناڵم لە هەموو ئێتلافێک ئەوەی بە قازانستە، ئەوەی کە پێت وایە کاریگەرە، ئەوەی کە پێت وایە لانی کەمێک لە مافەکانی تۆ دەپارێزێ و دانی پێدادنێ. بۆیە من بەڕەوای دەزانم بۆ کورد سیاسەتی بەشداریکردن ڕۆژی پارت و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانی ئێران لە بەرچاوگرتنی ڕاستیەکەی کە زۆربیان ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقن و حکوومەتی ئێران دەتوانێت لە ڕێگای حکوومەتی عێراقەوە و لە ڕێگای ئەو هەموو هێزی حەشە شعبیەوەنە فشار بکاتە یاش بخاتە سەر هەموو کۆمەڵ و ڕێکخرا و پارتە سیاسیەکان. ئەنی دوا ڕۆژ چپەر پرۆژەیەکتان چۆن دەبین؟ دوا ڕۆژی پارتە سیاسیەکانی کوردستانی ڕۆژە لە هەرێمی کوردستان ئێمە ئەو ڕاستیە دەزانین کە هەرێمی کوردستان کیانێکی کوردیە و دەبێ بپارێزرێ و ئێمە زۆر بەرپرسانە و مەسئولانە وەکو کوردی ڕۆژهەڵات ئێمەش و لایەنەکانی دیکەش زۆر مەسئولانە هەڵس و کەوتمان کردووە. یعنی بەرژەوەندی هەرێمی کوردستان و پاراستنی ئەم کیانە مەبەستمان بوو، مەبەستیشمانە. ئەوە پەناگایەکە بۆ هەموو کورد، دەستکەوتێکە بۆ هەموو کورد. بەڵام چەند جارێکە پەلامانش درا لە لای ئێرانەوە بۆ نمونیان لە لای دەوتری کە هەندێ ئەو هێزەکانی حەجی شعبیەوە و فشارش هەیە لەسەر ئێوە هەیە. جا مەبەستمەوە بوو یەکەم ئێمە خۆمان بەرپرسانە و مەسئولانە هەڵس و کەوتمان کردووە، دووهەمیش دەزانین حکوومەتی هەرێم و بەغداش و بە تایبەتی حکوومەتی هەرێمیش لەژێر فشاری دەوڵەتی ئێراندان بۆ ئەوە ئێمە بەرتەسکەنەوە. ئەوان زۆر داواکاری قورسیان هەیە کە پێم وانە حکوومەتی هەرێمیش خوازیار بێ ئەنجامی بدا، وەکو دەرکردن و چەککردن و تەحویلدانەوە بە ئێران و ڕادستی ئێران. ئەوانە کارێکن ناکرێ، کارێکی زۆر قورسە، کارێکی نێگاتیڤی مێژوویە و پێمان یەکەس دەستی بۆ بەرێ و ئەوەش دەزانین. ئێمە خۆشمان لەنێو خۆماندا وەکو حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات خۆشبەختانە لەم بوارەدا یەکگرتوو بووین، یەک سیاسەت بووین. هەم ئەو جیانەی کە پێمان پێویست بووە مراعاتمان کردووە. داوای ئەوە دەکەن کە ئێمە کاری چەکداری نەکەین لە خاچی کوردستانی عێراقەوە بۆ نێو کوردستانی ئێران. نەمان کردووە و ئەوەشمان یەکلایی کردوتەوە. ئێرانیش دەزانێت نەمان کردو و نایکەین. حکوومەتی هەرێمیش لەگەڵمان دانیشتووە، دیارە زۆر بە زمانێکی دۆستانە و کوردانە قسەی لەگەڵ کردوین. ئێمەش زۆر بە زمانێکی مەسئولانە جوابمانداتەوە و ئیلتیزاماتی خۆمان قبول کردووە لێرە. بۆیە لەو بارەیەوە نیگەرانیەک نییە. بەڵام ئەوەی هەڵمان قەن و بمان بەنە بەسرە و سەماوە و نازانم چەکمان کەن و تەحویلی ئێرانمان دەنەوە ناشتیوان ناکرێ و ناشبێ. باشە ئێوە کار ئەکرێ بۆ کۆدەنگی مەبەستم ئێوە پارتە سیاسیەکانی کوردستانی ئێران و ڕۆژهەڵات حزب سیاسیەکانی کوردی ئێران بەڵێ ئێمە کار هەیە بۆ کۆدەنگیەک چونکە کاتی ئەوەیە وەنیە بابا هەمان کاتەکەش کۆدەنجی چاکمان بوو لە ڕەوتی لە چەند ساڵێک پێش شۆڕشی ژیناوە شتێک بە ناوی ناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران دروست بوو کە لە پێشدا 4 حیزب بوو، دوایە بە یەکگرتنەوەی کۆمەڵەش و دموکراتیش بوو بە 2 حیزبی و دەورێکی سەرەکی و کاریگەری و هیوا بەخشی بۆ کوردستانیش بوو لە شۆڕشی ژینادا و بۆ هەموو ئێرانیش بوو بە سەرمەشق بوو بە نمونەی هەم ڕێکخستن و کاری مەسئولانە و کاری ڕێکخرا و کاری سیاسی یەکگرت و ینی من بوو بە نمونە بەڕاستی بوو بە سەرمەشقێک بۆ بەقیە ئێرانیش.
ئەلعان بەو گەرم و گوڕیە نەماوە هیوادارم ئەوەش گەرم و گوڕ بێتەوە و حتممە ئێمە بۆەوە هەوڵ دەدەین نەکەر ئەوە بۆ بەرەیەکی فراوانتر لە نێو هەموو لایەنەکانی کوردستانی ئێراندا بۆ ئەوە هەوڵ دەدەین و جەنابەت ڕاست دەکەی ئەمە کەم و کوڕیەکە کاکە زۆر بەداوا لیبوودنەوە ئەگەر من غەڵات بم پێم بڵێ بەڵام بیستمە و زۆر کەس تەوەقعی ینی وابیر دەکەنەوە کە ئەمە زیاتر کێشەی کەسایەتیە کێشەی سەرکردەکانە زیاتر لەوەی کێشەی ئایدیۆلۆژی حزب و ڕێکخراوە بێ نێوان حیزبە کوردیەکان بەڵێ کێشەی شەخصیش لە هەموو سیاسەتی دنیادا هەیە بەڵام من بە شتێکی گەورەی نازانم لە بینی خۆماندا ئێمە شەژمانگ سەرکردایەتیمان دەخلاوە لە بینماندا دەسوڕاوە و جارێک کەسێک بوو جارێکی تر کەسێکی دیکە بوو ئەمە دیارە هیچ وەخت سیاست مەسلەیەکی ئینسانیە شتێکی مرۆییە لەبەرەوە لەگەڵ عواتیف و ئیحساسات و ئینترست و بەرژەوەندی تاکەکانیش پەیوەندی هەیە بە تەواوی لێکدابراونین بەڵام من هەموو لایەک لەوە بە مەسئولتر دەزانم کە بەرژەوەندی شخصی خۆیان باڵاتر دانێن هیچمان ئەو کارە ناکەین من پێم وایە هەمومان ئەو بەرژەوەندە باڵایەمان لە بەرچاو کاک عەبدوڵڵا بۆ عادمداکە لە کۆتایی هەندی باسی سیاستەکانی ئەمریکا بەرامبەر بە ئێران بکەن و بەرامبەر بە کورد بکەین لە ئێران بەڵام پێش ئەوە بینیمان ئەو دوو ڕۆژەی ڕابردووە هەندێک لایەن ئێرانیەکانن یان لانی کوردیش هەبوون کە پێیان خۆش بتای ڕادێک شاهیان دەکرد بەوەی کە ڕئیسی بەو حادثەیە مرد بەڵێ تۆ چی دەڵێ من پێم وایە حەقی خۆیانە دیارە بۆ کەسێکی وەکو من نابێ خۆکاری وا بکەم بەڵام تێدەگەم کە جەماوەرێکی کە ڕۆڵەکانیان بەدەستی ئەو ڕژیمە و بەدەستی ئەو سەر کۆمارە کوژراوە و شەهید بووە منداڵەکانیان کوێر بوون ماڵیان وێران بووە وە نەک ئێستا دەبێ بزانین کە ڕئیسی بە ناوی قەسابی تاران مەشهورە لە 1990ەکانە چەندین حکمی چەندین حکمی چەند هزار حکمی ئەدامی ئیمزا کردو بەڵێ ئامارەکە تا 5,000 بۆیە کەسێکی ئاوا کە دەستی بە خوێنی هەزاران کەس سوورە و بەرپرسە لە سەرکوتی ئەو جەماوەرە گەورەیەدا و دڵی خەڵکی شکاندو و دایکانی ڕەشپۆش کردووە لەگەڵ ئەوەشدا پەرچێ دەکەن لە کوردستانیش و لە دەرەوەی کوردستان ئەمریکیەکان سەرخۆشیان هەبوو بۆ ئێرانیەکان و بۆ حکوومەتی ئێران ئەو وەڵامە بەشی دووەمە دەڵێن کە ڕاستە تاوانبار و شتیوا بووە و فلانەوەانە بەڵام دیسانەوە نەدەبوو بیکەن بە بڕوای من نەدەبوو بیکەن بە تایبەتی ئێران و ئەمریکا پەیوەندی دیپلۆماتیکیان نییە دوێنێ شەڕیان بۆ لەگەڵ یەکتری ئەوان ئەمریکاییان کوژ لە وەردۆن سێ ئەمریکاییان نەکوژ لە وەردۆن ئێرانیەکان پرۆکسیەکانی سەر بە ئێران دەی ئێران لە موشک باران و درۆن بارانی ئیسرائیلدا ئەمریکا پێشی پێ نەگر کە شتێکانی نەهێنا یعنی بۆ ئەو وڵاتانەی کە پەیوەندی دیپلۆماتیکیان هەیە هێشتا معقولترە چون پرۆتۆکۆل هەیە ئەو پرۆتۆکۆلانە خۆشت بێ ناخۆشت بێت جێگەیەکیان هەیە لە دیپلۆماسی جیهانیدا بەڵام بۆ ئەمریکایەکی کە ئاوا یەکڕوو بۆتەوە و بۆ ئەمریکایەکی کە خۆی ڕئیسی خستۆتە لیستی سەنکشنزەکانەوە کە گەمارۆی لەسەر بێ بەم حاڵە بە بڕوای من کارێکی نەشیاو بوو و گونجاو نەبوو لەگەڵ ئەو سیاسەتەی کە ئەمریکا دەڵێ من لایەنگری مافی مرۆڤ و لایەنگری دموکراسی خوازیم لێرە کاغڵە شەن دقیقێکمان ماوە حەز دەکرد باسی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کوردەکانی ئێران و بەرامبەر بە حزبە سیاسیەکانی کوردی ئێران بکەین تا چەندی پەیوەندی باشە تا چەندی پەیوەندی هەیە تا چەندی هاوکاری هەیە تا چەندی پشتیوانی هەیە لە ئەمریکاوە بۆ ئێوە ئەمریکا کورد دەناسێ لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئێران و ڕادەگەیەنێ کە سەرکوتی کوردەکانی پێ ناخۆشە و مافی کوردەکانیشی پێ قبوڵە و پێی وایە نابێ سەرکوت بکرێن و دەبێ ئەوانیش مافی فەرهەنگی و
ڕۆشنبیری و سیاسی خۆیانیان هەبێت بەڵام بڕیارێکی تایبەتی نەداوە من ئاگادار نیم لەسەر کوردی ئێرە ئەگەر بدرێ بە هیوای چی یعنی بچێ ئەگەر دوو مەرجی هەیە بە عەقیدەی من یەکەم مەرجێک دەگەڕێتەوە سەر خۆمان وەکو کوردی ئێرە ئێمە نابێ چەند نوێنەرایەتیمان بێ لێرە دەبێ یەک دیپلۆم یەک نوێنەرایەتی دیپلۆماسی جیهانیمان بێ دیارەوە پێشنیارێک نییە من ئێستا عەرز لێرە باسی ئەوە لەسەر ئێوە دەمێنێت لەسەر ئەمریکەکان نامێنێت لەسەر ئێمە هەموو کەسێک ڕێگا ئەوە لەسەر ئێمە دەمێنێتەوە لەسەر ئێمەوە سەر کورد دەمێنێتەوە ئێمە دەبێت یەک نوێنەرایەتیمان بێ لە واشنگتۆن و نەک وەکو حیزب وەکو کوردی ئێرە ئێمە دەبێت خاوەنی یەک نوێنەرایەتی بین و ئێمە چەند ساڵێکە ئەوە دەڵێن و ئامادە بووین و ئێستاش ئامادەین بکەین بە خازانجی هەموو لایەکمانە لۆبیەکی خایم و قرس و خایممان بێ یەکگرتوویمان بێ و لۆبی بەڵام لەسەر ئەمریکیەکان لەسەر ئەمریکیەکانەوە دەمێنێتەوە ئەمریکا لە ڕاستیدا من لە ئەنگری سیاسەتی ئەمریکانیم بۆ ئێرە دەبێت سیاسەتی لەسەر ئێران بگۆڕێت تا لەسەر کوردی ئێرانیش بگۆڕێت لەوەی کا بۆ نمونە دژایەتی یان ڕێگری لە بەرنامەنەوەکەی ئێران دەکا ئەوەندی ساڵە بۆ چەندین ساڵەوە دەکا دەیکا بەڵام سیاسەتی ئەمریکا سیاسەتێکی ڕق و توند نەبووە بەرامبەر بە ئێران زۆری شان شل کردووە بۆ جمهوری ئیسلامی ڕق و تند دەبێ جارێ پێم وایە پێش هەموو شتێک ئەو گەمارویانەی لەسەر ئێرانی داناوە خۆ بەڕێوە ناچن بەشی زۆری زۆر شل بوونەوە یانش خەڵکەکە زەرەر نەک لە ڕژیم لە ڕژیم دەبێت زەرەر بدە مەبەسمایە گەمارو و خەڵکەکە زەرەرمەندە نەک ڕژیم خەڵکیش لێ زەرەرمەند دەبێ بەڵام خەڵک ئەگەر گەمارۆ نەدرێ سوودمەند نابێ لێی خەڵک لە هەر حاڵدا زەرەرمەندە ئەو شیلکردنەوەی گەمارۆکان لەسەر ئێران بۆ نمونە جا چەندین کار دەتوانێت بکە ئەمریکا یەکیان ئەوەیە ئەگەر شلیشی بکاتەوە ئەو پوڵ و پارەی بەدەست ئێران دەگا لە فرۆشی نەوتەوە ناچێتە چیسەی خەڵک و ناچێتە سەر سفرەی خەڵک هەمووی دەدرێ خەرجی پرۆکسیەکان دەکرێت خەرجی موشک دەکرێت خەرجی درۆن دەکرێت خەرجی ئاژاوەجێڕی لە شمالی ئەفریقاوە دەکرێت هەتا عێراق و سووریە و یەمەن و ئەوانە خەرجی سەرکوتی خەڵک دەکرێت ئێران لەلایەن کۆمەڵک مافیا اقتصادی و سیاسیەوە ئیدارە دەکرێت ئەو پوڵانە ناچێتە خوارەوە بۆ خەڵک ناچێتە سەر سفرەی خەڵک لەبەرەوە ئەمریکایە هیچ کەس لە دنیا نابێت لەوە نیگەران بێ نەخێر سەنکشنز و گەمارۆی سەخت دانێن و گەمارۆکان بەڕێوە بەرن وەکو ئێستا شلی نەکەنەوە کۆمەڵک کاری سیاری کوتای کاتێکشم زۆر کورتام شیوەی یان وێنەی ئێران دوای ئەم ڕژیمە یان بە گۆڕینی ئەم ڕژیش چۆن دەبێ ینی ڕژیمێکی جمهوری مەدەنی دەبێ دیسانەوە ئاینی دەبێ ینی چۆن حەز دەکەم لە من پرسی دەبێت چۆن بێ دەبێت جمهوری بێ و جمهوریەکەش دموکراسی پارلمانی بێ یعنی سەرۆکوەزیر هەمەکارە بێ من هەم ئەوە بە قازانجی هەموو ئێران دەزانم و بە قازانجی دموکراسی دەزانم و بە تایبەتی بە قازانجی کوردیشی دەزانم کاکدڵە زۆر زۆر سپاسی جەناب بۆ جەناب سەکان خۆشم سیارەکان زۆرن بەڵام کاتێکە داخەوە برێز عەبدوڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژگیری زەحمەتکێشانی کوردستانی ئێران میوانی بەرنامەی ئەم جارە بوو تا جاریکەتر من دەخمیشەم و هیوای کاتێکی خۆشتان بۆ دەخوازم خۆداحافیز